جارێکی تر بە خزمەتتانە گەمەوە لە گەشتێکی عەقڵە لە کەناڵی شاهیدانەوە. با گەشتێکی تری عەقڵ بکەین لەگەڵ ئەو کەسانەی کە باوەڕیان بە وجودی خوای گەورە نییە یان لە ڕوانگەی ئیسلامەوە ناڕوانە دین و وەحی و غەیبیات و هەروەها باوەڕ بوون بە خوای پەروەردگار. یەکێکی ئەڵمانی هەیە ناوی گۆستاف فێخنەرە. گۆستاف فێخنەر لە ساڵی 1887 کۆچی دوایی کردووە. فەیلسوفێکی ئەڵمانیە، عالمێکی گەورەیە، مامۆستای فیزیا و کیمیا و ماتماتیک بوو لە زانکۆی لە لایپزیگ بوو، خۆی لەوێ ئەژیا لە ئەڵمانیا شەرقیە کە بڵێن ئێستا کە هیچی وا نەماوە. زانایەکی گەورە مەشهورە. قسەیەکی هەیە ئەڵێ پێویستیمان بەخوا نەماوە سیستمی گەردوونمان بۆ ڕێکخە، ژیانمان بۆ ڕێکخە، چونکە سیستمەکە خۆی ئەوەندە بە دیقەت ئەڕوا پێویستی بە وجودی خوا نەما. ئەسڵەن خۆی ئەم قسەیە پرسیارەکە ئەشێ عەکسکەینەوە. ئەگەر ئەوەندە لێی دڵنیای کە سیستمەکەی وجود، سیستمی گەردوون و ژیان و ئینسان و ئەم هەموو حەرەکات و سەکەنات و سرەوتە، ئەم هەموو لەدایک بوون و ئەم هەموو مردنە هەمووی بەو دیقەتە ئەڕوا، ئاخر ئەنجا پرسیارەکە دێتە پێشەوە کە ئایا شتێکی معقول و مەنتەقیە ئەمە هەمووی لە خۆیەوە بڕوا؟ ئایا ئەشێ هەروە بڵێن ئەمە ماددە دروستی کردووە؟ ماددە بۆ خۆی ئەوەندە منتەزەمە، ئەوەندە عاقڵە، ئەوەندە دانایە، ئەوەندە زانایە، ئەوەندە بەتوانایە، ئەوەندە بەدەسەڵاتە بتوانێت ئەمە ئاوا دروستکە؟ ماددەکە بۆ خۆی ژیانی تایە تاکو بتوانە ژیان ببەخشێ؟ لە سەرەتاوە، جاکە ئەڵێم سەرەتا دیسان دێنەوە سەر ئەزەلی و ئەبەدیەکە. باشە ئەگەر لە سەرەتاوە ئەم گەردوون و وجودە ئەساسێکی هەیە و دەستپێکێکی هەیە، شوێنێکی هەیە، هەروەها سورعەتێکیشی هەیە کە زاناکانی تری هەر ئەڵمانی ڕەت لە مەدەنەوە، ئەی باشە ئەم ماددەیە چۆن دەست پێکڕی لە سەرەتاوە دەسی پێک؟ ئەگەر ئەزەلیشە وجودەکانی تری، پێکهاتەکانی تری وەکو حەرەکەتکردن و وەکو ئەمانەی تری چۆن دەست پێ کرد؟ ژیان و مردنەکەی چۆن دەست پێ کرد؟